سەرەتا دەچینە سۆران. لە سۆران نزیک بە 450 تا 500 ساڵ ئەبێت قورئانێکەیە بە ناوی قورئانی پیرەباو کە ئافرەتێک کچێک نووسیوێتەوە. هاوکارمان ئازاد ئۆمەراوی لەم بارەیەوە چیرۆکی ئەم قورئانەمان بۆ جێڕێتەوە، با پێکەوە بینەری بین. بینەرانی بەڕێز، ڕۆژوەوانانی ئازیز، بینەرانی بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان ئاڕاستە بێت. لا چیرۆکێکی جیاواز ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز دەبین کە ئەویش قورئانی پیرەباوە. لەگەڵ نەوەکانی پیرەباو چیرۆکی ئەم قورئانە ئەژێڕینەوە کە مێژوویەکی دێرینی هەیە. فەرموون بینەرمان بن ئەچینە لای نەوەکانی پیرەباو دەربارەی قورئانی پیرەباو قسەمان بۆەکەن. السلام عليكم مامۆستا. گەورەتان لێبێتن. سەلامەت بن. زۆر سوپاسانەکەین. قورئانی پیرەباو چیرۆکێکی جیاوازی هەیە. ئەگەر چیرۆکی ئەم قورئانەمان بۆ باس بکەن مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆکەی. بەڵێ بەخێر لێ سەرچاو پێشەچی بە ناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی لە خۆم و تەواوی مسلمانانی جیهان دەکەین بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز. داواکارین لە خودای گەورەکەوە ئەو مانگە مانجی خێر و خۆشیە ئینشاءالله، مانجی بەرەکەتە ئینشاءالله، مانجی ئاشبوونەوەی گشتیە ئینشاءالله. ئەو قورئانێکەوە لە بەردەستماندایە شاکاری کچی بابیت پیرەباوە کە بە ڕوقیاخان ناسراوە. تەعەن پیرەباو فەلسەفەی پیرەباو بریتی بۆ لە سێ ڕەهەند. ژینگە پارێز بووە، کەسێکی دیندار بووە، هەروها زانست خواز بووە. ئەگەر تەماشا بکەی ئەو شاکارە ئەو نووسینە جوانە 450 ساڵ بۆ 500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. کچی باپی پیرەباو دەست و خەتی خۆی نووسیوەتەوە. کچی باپی پیرەباو خوێندەوار بووە، قورئانزان بووە و هەروەها ئەتوانین بڕێنکەوە دەستی هونەریشی هەبووە. ئەگەر دەستی هونەری نەبێ چۆن دەتوانیکەوە بەو شێوە جوانە ئەو قورئانە پیرۆزە بنووسێتەوە. چۆن ڕوقیاخان چۆن فێری خوێندەواری بووە، هەروەکو دەزانینکەوە باپی پیرەباو وەڵداش مریدی شێخی باڵەکان بووە، لە لایوی دینداری ئەوانەی کردووە. شێخی باڵەکان کاتبێکی بۆ بە ناوی عیمادەدین. عیمادەدین داوای لێ دەکات گوتی دەڵێ لۆ منداڵێک خۆت فێرە خوێندەواری ناکەی ئەوانە. ئەو جار باپی پیرەباو ڕوقیاخان ناردێت ئەوێ و ڕوقیاخان بە ماوەیەکی زوو فێرە قورئان بووە، هەروها قورئانیش ئەزبەر کردو و هەروها توانێت تشتێکەوە قورئان بنووسیتەوە. ئەگەر تەماشا بکەین ئەو قورئانە پیرۆزە دەتوانین بڵێن بە سێ خەت نووسرایەوە. خەتی فارسی تێدایە، خەتی نوسخەی تێدایە، هەروها ڕوقعیش تێدایە. بەڵام لە ئەو شێوە جوانانەی کەوا دەبینین لەو نووسینەوە حاشیەکانی هەیە، هەروەها تەرجمەی هەیە و هەروها تەفسیریشی هەیە. ئەوە بەڵام ئەوە مانیڤیستۆیە کە بۆمان دەردەخاتکەوە ئەو قورئانە تەنیا کتابێک نییە، تەنیا مێژوویەک نیە بۆمان بەجێبەمان بیتەوە، بەڵکو مانیڤیستۆیە کەوا لە بناری هەڵگۆردەوە لە گوندی گرتک بەگوێی جیهان دانرایە کە بەڵێ کچی کورد لە کۆنەوە عودالی زانست و زانیاری بووە. دیارە مامۆستا ڕەقیب ئەم قورئانە لای ئەو پارێزراوە. بزانین مامۆستا ڕەقیب چۆن توانیوە تا ئێستا ئەم قورئانە بپارێزێت و لە لای ماوەتەوە تەمەنی ئەم قورئانەش چەند ساڵە مامۆستا؟ ئەو قورئانە تەمەنی 450 تا 500 ساڵ ئەبێت. کاتێکە گوندەکانی باڵەکاری تەرحیلکە گوند و خانوەکان و مزگەوتی هەموو سووتان ئەو قورئانە لە ناو مزگەوتێ بوو، لە ناو مزگەوتی گوندی گرتی بوو لە مەنتقەی باڵەکاتی. ئەمن چووم ئەو قورئانەم دەرباز کرد لە ناو تۆپ و تیارە و لایەک دەسووتا لایە دیکەش ئاگری گرتی بوو. ئەمن خۆم ئەو قورئانەم ڕزگار کرد. تەماشکە ئەگەر تەماشای بکەین ئاسار و شوێنەواری سووتان هەر پێوایە. ئەو قورئانە هەتا ئێستا لە کنم ماوەوە. زۆر کەس هەوڵێدایە کە ئەو قورئانە ببات لە خۆی بباتە مەتحەفی بەسە، بەڵام ئێمە پارێزگاریمان لێ کرد تا ئێستا شەر قورئانە هەر ماوەتەوە. ئەو شاهیدیم لە کنەکەوە یەکێک لە مفەوەزەکانی گوندی گرتک کە بە ناوی ئەحمەد بەکر ئەحمەد تەکریتی بووە لە 26 سێ 1970 ویستیتی ئەو قورئانەی ببە، بەڵام دوای خەڵکی گوندەکە پیان گوتە کاکە ئەو قورئانە دەستنووسە. ئەو مفەوەزە چ دەکات؟ دەستی قورئانێک دێنی لە بۆ مزگەوتی گوندی گرتک دەکاتە دیاری و لەسەریش دەنووسی. ئەوە فەرموو ببینین کەوا لەسەر نووسراوە ئێستاش ئەو قورئانە وەکو ئەو قورئانە پارێزراوە کەوا لە گوندی گرتک هەیە. پیرەباویش کە کابرایەکی ژینگە دۆست بووە، کابرایەک بۆ کەوا بۆ سێتێکی دەلۆنەوەکانی خۆی کەوا ژینگە بپارێزن. یەک لە نمونەکان لەوانە ئێستا ما کە خەڵک پیرەباوەیە نابێ حیوانێکی بکوژنیان گۆشتەکەی بخۆین لۆ لەبەر ئەوەی حرام نییە، خۆ حرامی نەکردێ، بەڵام لەبەر ئەوەی ژینگە دۆستی و ویستی کە ژینگە بپارێزی بەقامیش نووسایەتەوە. بەقامیش نووسایەتەوە بنووسی
ئەگە بە چاپ یان بە کۆمپیوتەر بێ لەوەش تەماشاکە یعنی بینی دێرەکان ئێستا ببیەوە بە سانتیم عینی هیچ جیاوازی بەدی ناکەی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان چیرۆکێکی تایبەت بوو بە قورئانی پیرەباو کەمە قورئانی پیرەباو و پارێزراوە لەلایەن نەوەکانی و تایبەت بوو بە بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان تا چیرۆکێشتر بەخوای گەورەتانە سپێرم. کاگازات